شارۆچکەی سیدەکان یەکێکە لەو شارۆچکە گەورانەی هەرێمی کوردستان کەوا 250 گوند لە خۆی دەگرێت و هاوڵاتیانیان بە کشتوکاڵەوە سەرقاڵن و بەدەست کەمی خزمەتگوزاریەوە دەناڵێنن. لە ئێستاشدا تەواونەکردنی جۆتسایدی شارۆچکەکە و قیرتاونەکردنی گرفتی بۆ شۆفێران دروست کردووە. خۆی داواکاریامە ئەوێ لە حکوومەتێ ینی ئەوە تقریبا نزیکەی 15 ساڵە وعدەی بەمەدا بوو ئەو دووسایدی سیدەکان ینی ماوەی 15 ساڵە پێوەیە هەتا ئەمریکا هاتەوە 3 ساڵە جادەکەی دووسایدەکەی چێکردێ بەس بەڵام سایدش چێکردێ سایدەکەش بە خۆڵەوە مایتەوە ینی گرفتەشی بێحساب نەک لۆ شوفێران دروستکە بەڵکو لۆ دوکاندارە دروست کردیا کۆمەڵە دوکاندارێک بژێوی ژیانیان لەسەر ئەو جادێ لەسەر ئەوەیە ینی ڕۆژانە ئەوان بەس بەوەی مژغولن کە تۆز و غەماری ئەوەی لە ئەشیاکان بکەنەوە زۆر سەیرە هەر کەسی لێش بپرسە حەقە ئێسەلۆ نمونە ئەتو بەو جادەیدا بڕۆی لە سایقی بپرسە بێت تۆزێ مەکە ئەویش وەڵامی وێ ئەبێ ئەدی چ بکەمێ لێرە هەتاوێرە میساڵ ینی سایدە قیرە سایدەکەش قیر نییە یان لە حکوومەتێ بێزار بووە مەزبوورە بە سورعەتی بڕۆ سایدەجی قیرێکێکشان هەر قیر نەکرایە تەموو تاسەیە شوفێر ساقەکان هەمویان بە دەستیەوە زۆرە ناڵێن سعرە هەموو تێکس و لەبەرەوەی داوا لە حکوومەتی کوردستانەکە ئەگەر قیرەکە ئەو لاژ کە چا بکرێ وشی لایکەی نەبی سایدەکەیت کە قیرەشی باشی لێ بدەچکە زادەکە جێکە ینی هاتسۆی زۆر لەسەر لەوەی زوو خرانە بیتن لەبەرەوەی حکوومەت لەوانە جارەشی دیکە دەستی نەگاتەوە ئەو ڕادەیە کە بتوانێت جارشکە گەخرا بۆ زووتری چا بکاتەوە جا هیوادارن داوا لە حکوومەتی هەرێمی کوردستانەکە ئەو زادەیە بە باشی چا بکرێت لەوەی ماوەی زۆر بە باشی ببینێتەوە. هەرسەبارەت بە قیرتاونەکردنی جۆسایدەکە بەڕێوەبەری ناحیەی سیدەکانیش نیگەرانە لە قیرتاونەکردنی جۆسایدەکە و دەڵێت بەهۆی قەیرانی داراییەوە پرۆژەکە وەستاوە. پرۆژەی جوسایدی شارۆچکەی سیدەکان بەداخەوە بۆی قەیرانی ئابوووریەوە 2 ساڵێک پێچی کەوت بەڵام هەوڵماندا بە هەر شێوەیەک بێتن بە ڕەچاونەکردنی ئەم باردۆخە قەیراناویەی هەرێمی کوردستان لە ڕووی ئابوووریەوە ساڵی ڕابردوو توانرا سایدێک قیرتا بکرێت کە ئەمەش قازانجی زۆری بە هاوڵاتیان گیان تاکو ئێستاش و تا ئەمڕۆژ بەردەوامین بۆەوەی کە بتوانین کەم پرۆژەیە کۆتایی پێبێت. دووسایدی سیدەکان لە سەربودجەی وەزارەتی شارەوانی حکوومەتی هەرێمی کوردستان لە ساڵی 2011 ڕەزامەندی دروستکردنی دەرچووە. پرۆژەکە بە درێژایی 2800 مەتر و پانی 3 مەتر بە گوژمەی 6 ملیارد و 372 میلیۆن دینار بۆ ماوەی 550 ڕۆژ دەست بە جێبەجێکردنی کراوە و تاکو ئێستا تەواو نەکراوە. تەواونەکردنی جۆتسایدی شارەدەی سیدەکان کاریگەری خراپی لە سەر شۆفێران و دوکاندارەکانی سیدەکان دروست کردووە. بۆیە شۆفێران داوا دەکەن کەوا لە ماوەیەکی زوودا حکوومەتی هەرێم ئەم ڕێگایان بۆ تەواو بکاتن. ئازادۆ مەراوەی کەناڵی ئاسمانی پەیام شارەدەی سیدەکان.